بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت لەم بەرنامەیەدا قسە دەکەین لە ئەو ئەگەرانەی کە لە بەردەم ئەو حیزبانەدا هەیە کە ناڕازین لە ئەنجامی ئەو هەڵبژاردنەی کە لە دوازەی ئەم مانگەدا لە سەرتاسەری عێراق بەڕێوەچوو بە میواندەرێتی هەریەک لە بەڕێزان مامۆستا بەهرۆز عەلی مامۆستای زانکۆ کە لە ستۆدیۆی سلێمانی لەگەڵما و هەروەها کاک سەعید هەرچی ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کە لە ستۆدیۆی هەولێری پایتەخت لەگەڵمانە. بەخێرهاتنتان دەکەم سوپاس دەکەم مامۆستا و هەروەها بەخێرهاتنی میوانە بەڕێزەکەی شاری هەولێری پایتەختیش دەکەم. مامۆستای بەڕێز بە لە بەڕێزەوە دەست پێ بکەم. دەگوترێ تا ئێرە کاردانەوەی ئەو حیزبانەی کە ناڕازین لە هەمبەر ئەو نتائیج و ئەنجامانەی کە لە هەڵبژاردنەکانی دوازەی ئەم مانگەیانی کەوتونەتەوە سەرڕای ئەوەی کە 2 هەفتە تێپەڕ دەبێت بەسەریاندا، بەڵام لە ئەندازەی ئەو خەسارەت و چوزانم زیانە نییە کە حزبەکان تووشیان بووە. پرسیارەکە لێرەدا ئەوێ ئەم سیستە لە کاردانە و لە هەڵوێستی ئەم حیزبانە بۆ سەرتا زۆر سپاس بۆ بەڕێز، هەروە سپاس بۆ مامۆستای بەڕێز کە لە شاری هەولێرەوە میوانە لەگەڵمانە. من جارە بە سیسی نازانم لەبەرەوەی کە جارێت پێش ئەو کۆمەڵک هەنگاویان ناوە، ئەو هەنگاوانە یەکەم بە شێوە ڕێکاری یاسایەکەی تومارکردنی سکاڵە تانەدان لە نەتیجەکە. ئێمە زانین لە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان لەناو دەوڵەتێکی فاشیلەک و عێراقایە سەربەخۆ نیە، بەڵام لەگەڵەوەشە کۆمەڵک نوێنەری محکەمەی باڵا هەیە لێ محکەمەی تەمیز بۆ نمونە محکەمەی ئیتیحادی. ئەم تانانە بەڕێکاری یاسایی ئەبێت چاوەڕانی ئەوانکەم بزانین ئایا هیچی لێ شی نەبێت وەکو ئەوترێت. قسە لەسەر هەڵوێستی سیاسیە. هەڵوێستی سیاسی ئەمە تا هەڵوێستی سیاسیەکە یەکەم جار لەوە دەستی پێ کرد کە ئەمان ناڕازین، ئەمە بەخۆی هەڵوێستە. هەڵوێستی دوام تانیان تۆمار کردەوە سکاڵان تۆمار کردووە. ئەبێ چاوەڕێی وەڵامی ئەم سکاڵانە بین. ئەوەی ڕاستی بێ بەڵام تا ئێستا ئەبینی هەرێک لەم پارتانە ئەگەر ئێمە بە هەمویان کوانکەین و پارتە خصوصەتی تایبەتی خۆیەوە ئەتوانن ببنە بەربەستێکی گەورە لە بەردەمی دەسەڵات، بەڵام جارێ مابێتی بۆ ئەوەی منازانین بەرەو ئەو چۆچێ دەگوترێ مامۆستا ڕۆیشتنی کات لە قازانجی ئەم حزبە ناڕازیانەوە نەتیجەکە دەکات بە ئەمری واقع وردە دەشبینی کە نەتیجەکە بە فعلی. من پێم وایە کات فرسەتی زۆر باش لە پێشەوە کە بێت و ئەم لایەنانە ئەوەی کە ڕازینەوە بە نەتیجە هەڵبژاردنەکە بیخۆزێتەوە، بەڵام وەکو عەرزم کردی جارێت ئەبێت چاوەڕوانی وەڵامی تانەکان بنەوە ئەگەرچی لە ئێستاوە بڕوان وایە کە هیچ نەتیجەیەکی وای نابێت، بەڵام ئێستا بۆ نمونە بستنەوەی گۆڕان لە کۆبنەوەی ئەم ڕۆیدایی جڤاتی گشتی زۆرینەی زۆری لەگەڵ ئەوە بوو کە بە هەموو شوێک بایکۆتی ئەم پرۆسە سیاسە بکرێت. ئەگەر بێت و لایەنەکانی تریش جارێ مشاورە بکەن لە ناو حیزبەکانی خۆیان، ئەگەر ببن بە کوتلەیەکی معارض ئەتوانن فشاری شەقام قۆزنەوانەیە وە کۆمەڵێک خەستەتی تر. ئێستا بڵێن بۆ نمونە گەر سێری ئەوانە بکەین لەو حیزبانە بستنەوەی گۆڕان تەمەتوعەکە بەهێزێکی جەماوەری یەکجار فراوان. زۆر چاکە دواتە قسە دەکەین لەسەر سیناریۆیانی دەشەی ینی دواتە ڕوو بدەن یان حیزبەکان دەشەی ینی بهێنە پێش بابچە بۆ لای هەولێر بۆ لای کاک سەعید. کاک سەعید دەگوترێ ئەوەی لە ئێستادا هەیە ئەو سستەی کە باسم کرد لە سەرەتا و لە پێشەچی بەرنامەکەمدا بەم حزبە ناڕازیانە لە ڕاستیدا لە نەتیجەی ئەوەیە کە ئەم حیزبانە لە سەدمەدا دەژین، هێشتا ئێستیعابی ئەویان نەکردووە کە ڕوویداوە. ئەم حیزبانە دەگوترێت لە کاتێکدا قسەیان دەکرد لەوەی کە یەکێتی و پارتی لە ڕووی سیاسیەوە کۆتاییان پێدەی لەم هەڵبژاردنەدا و ئەوان بە تاکید ئاهەنگی سەرکەوتن دەژێڕن کە چین نەتیجەکە بە پێچەوانە ڕوویدا. کەی لە ژێر کاریگەری ئەم سەدمەیە ڕزگارتان دەبێت؟ بەناوی خۆی گەورە میهرەبان سڵاو لە تۆ لە میوانە بەڕێزەکەشت. ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی وەکو سەیانەکانی تر پێم وایە ئێمە مەیوس نەبووین و بەڕاستی دەستەوەستانیش نەوەستاوین بۆ ئەوەی حەق و مافی خەڵک بخورێتن و بەدزرێتن یان زەوت بکرێت. ئێمە بەڵکو وەکو تانە و تەشەرەمان لە کۆمیسیۆن داوە و سکاڵامان تۆمار کردووە، لەگەڵ نەتەوەی گرتوەکان دانیشتنمان کردووە و 2000 داوای دانیشتنی پەرلەمانیشمان کردە، هەرچەندە بەداخەوە نیسابی تەواوی قانونی بەدەست نەیە ناوەکو پەرلەمانی عێراق، بەڵام ئەوە هەموو ئیشن هەموو کراون بەڕاستی ئەمە هەموو بۆ بەدواداچنەوە بە دەنگ و دەنگە دزراوەکەی خەڵک. ئێمە بۆیە پێمان وایە نەخێر، بەڵکو ئێمە بەردەوامیش دەبین و بەردەوامیش بە دوای ئەم دەنگانەدا دەچین و تاکو و بنبەستیش ئەگەین. واجگە لەمەش هەر سەردانی نوێنەری ئەمریکا بۆ لای 4 حیزبەکەەوە خۆی لە خۆیدا
بەڕاستیەمەش شتێکەوە ئەمەش کارێکە کراوە و بۆی نوێنەری ئەمریکا ئامادەی بێ لەگەڵیان دابنیشتن و گویان بۆ بگرێتن و ئامادەشە سکاڵاکانی ئەم لاانەنە بەڕاستی بەرە و شوێن و جێگای مەبەست بباتەوێ و ئەوەی کە ئاگاداریشین ئەبینین کە کۆمسیۆن بڕیاری خۆی داوە کە بەڵێ دەبێت پێداچوونەوە لەسەر ئەم سکاڵانە و ئەو تعنانە بکرێت کە ئەمەش حتمما ئیشی لەسەر کراوەگە ئیشی لەسەر نەکرابێت بێمەوە بدەستەوەسان دانیشتوانێت لەوانە هیچ شتێکی لەسەر نەکرابێت هەرچەندە ئێمە تێبینیمان زۆر لەسەر کۆمسیۆن هەیە تێبینیمان لەسەر پرۆسەکە هەیە بەڵام ئەوەی جەنابشت بازەکەی پارتی و یەکێتی پێم وانە پێم وایە بە هیچ شێوەیەک ئاهەنگ ناژێڕن چکە لەبەرەوەی دەنگی خەڵکیان دزیوە پرسیارەکەی من بە هەڵەت پرسیارەکەی من بە هەڵەت تێمەگا ئێوە و حزبەکانی تریژ ئەو حزبانی لە دەروی پارتی و یەکێتی بوو ئەمان ئیدعایەوەیان دەکرد مژدەی ئەوان دەدا کە ئاهەنگ دەژێڕن و پارتی و یەکێتی کۆتاییان پێدێ بە اعتیباری ئەوەی کەمجارە ناتوانن تەزویر بکەن. ئێستاژم پێم وایە هەر کۆتاییان پێدێ لەبەرەوەی ئەوەی کە ئێستا ئەوان بەدەنگە تەزویرەکەی خەڵکو بەدەنگە دراوەکەی خەڵک چوینەوەی ناتوان بەڕاستی نوێنەراتی خەڵک بکەن پێشتر ناتوانیوە نوێنەراتی کورد بکەن چۆن ناتوانن ئەمجارە بە فرت و فێڵ و بە دزی بتوان نوێنەراتی خەڵک بکەن پێم وایە دۆڕاون پێم وانە براوە بن بەڵێ ئێمە پێمان وە ئەگەر ئەم جارش نەبی جاری تر پێم وایە ئینشاڵڵا ئێمە دەتوانین تەپلی سەرکەوتن لێ بدەین و بتوانین بەڕاستی سەر بکەوین لەبەرەوەی چکە هەموو لایەگەزن هەموو جیهان ئەزانێت کە ئەم جارە سفر و فێڵێکیان کرد چۆن بەڕاستی خوان لە باوەشی وڵاتاندا بۆی وڵاتان بێن تەزویریان بۆ بکەن پێم وایە بۆ داهاتوو ئیتر ناتوانن هیچتر بەو شێوازە و بەو حەز و ئارەزوو خولیای خۆیان بۆ مەرامە گڵاوەکانی بەنجە بۆیە پێم وایە هێشتا دنیا کۆتایی نهاتووە پرۆسی سیاسیش کۆتایی نهاتووە ئێمە لە ئێستا و دەستەوە زۆر تەسلیم بڵێن سەرکەوتون تا قیام دەماوە ئەم بەردەوام دەبێت زۆر باشە مامەستا دەگوترێ ئەوەی ڕوویدا لە 12 مانگ لە ڕۆژانی دواتر شتێکی زۆر نائاسایی بوو و ناشکرێت چاک بکرێتەوە بە پەنابردنە ئەو ڕێو شوێن و ئیجراعاتانی کە ئاسایی بەڕێز لەبارەوە دەڵێ چی ئەخر خۆتەوە جارە بێت لە ڕێکاری یاساکە بگریتە بەر ئەگەر دوای و ڕێکاری یاسایانەوە و کاتە بێ پەنا بۆ شتی تر بەری لە حاڵەتی تر زۆرە من پێشتر ویستم باسی ئەوە بکەم ئێمە بزانن کێ زوڵمی لێکراوە و کێ نەحەقی بەرامبەر کراوە و کێ بە تەزویر براوەیە و ئەو لاانێنی کرد کە دەنگی خوانی هێناوە کێن با بزانی کێن ئەمان ئەمە کۆمەڵە گەلانی سەرەکین لەوانەیە کەمیان بستوی گۆڕانە کە تەمەتوع بە هێزێکی جەماوەری بە حەشتێکی جەماوەری یەکجار زۆرەکە ئەمە لە بەسەرەن هێزێکی وەکی بڵێن کۆمەڵی ئیسلامی یانی گرتووی ئیسلامی دوو هێزی ئیسلامین کە ڕەنگە بۆ خۆیان تعاتوفی هەند جیهانی عەرەبیان لەگەڵا بێ تعاتوفی جیهانی ئیسلامیان لەگەڵا بێ هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری ئەگەرچی ئەم هێزە تازەشە لە ممارسەی سیاسی بەڵام کارکتەرێکی بەهێزی وەکو دکتۆر بەرهەمیتەیە کە هەم لیاقەیەکی دیبلۆماتی هەیە و پێشتر تەجروبەی حکومڕانی هەبووە لە ناو حکومەتی عێراق لە حکومەتی هەرێمی کوردستانە ئەمانە ئەگەر بێتوانن چی بکەن ئەمانە توان چی بکەن ئەمانە ئەتوانن سەرکردایەتێکی هاوبەش دروستکەن و ئەمانە توانن زەختی نێودوڵەتی دروستکەن ئەتوان زەختی دەوروبەر دروستکەن و پێم وتی وڵاتانی دەوروبەر و لە ناو خۆشە لە موشی گرنگتر ئەتوانن ئەم ناڕزایی من پێشتر بەڕاستی من پێش ئەوی کە پرۆسی هەڵبژاردن لە کوردستانە ڕوودات کۆمەڵێک ڕووداوی نەخوازرا و هاتە پێشەوە بەهۆی خێراییدارەی ئەوانە ئەمە چەند جارێک ناڕزای خەڵکی لێکوتەوە ئەنی ئەمە وێنەی ناڕزایی خەڵک لە زێنی هەموو تاکێکە هەیە لاریم ئەو ناڕزای بەرفراوانە ئەمە کێ بوو لایەنگرانی ئەم حیزبانە بوون کە هاتنە سەر شەقام ئەنی ئەمە هەمیشە بێ دەسەڵات چاوی لە وێنەیە بێ لێ بترسێت ئەمە قوتی حقیقی ئەو جەماوەرەیە نەک قوتی حقیقی هێزی چەکدار بێت و قوتی حقیقی بەس هەز ناکەی مامەستا ئێستا شتێکە خەریکە پێچەوانە دەبێتەوە ئێستا لە جیاتی ئەوەی ئێوە چاوەڕوانیتان لە شەقام هەبێکە بەشێک بێ لەو فشاری کە لەسەر پارتی و یەکێتی لە ئایندەدا دروست ببێ ئێستا جەماوەر چاوەڕوانی لە ئێوە هەیە کە لە ئێوە مەبەسم بێت لە هەر چوار حیزبەکەیکە شەڕکەن لەسەر ئەو دەنگانی کە ئەم جەماوەرە داوێتی بە ئێوە نێشتناڵ شەڕەکات من بەسمان چێ لێرە هەڵبێستەکان شەڕەکە بۆ دەبنەوە ناو شەقام بۆ دەیبنەوە ناو مەلعبی شەقام من پێدەڵم ئەگەر ئەم شەڕ بۆ لە خۆتان دوور دەخەنەوە یعنی ئەگەر ئەم لایەنە ئەم چوار لایەنانەی کە پێشتر باسم کرد بتوانن خۆیان تەنظیم کەن خۆیان ڕێکخەن یەک ڕوئیان هەبێت سرای ئایدۆلۆجی و فکری ئەوانە وەلاوە زۆر هەست دەکەی ینی زەمینە و ئەرزێتی حزب لەبار بێ بوو ئەمە یەک نمونە تۆ مامۆستا هەرکی باسیەوەی کرد کە نوێنەری سەرۆکی ئەمریکا بریت ماگۆر هاتووە لەگەڵ هەت چوار لایەنەکە بە یەکجار دانیشتووە
لەگەڵ چوار لایەنەکە ئەو شەش لایەنەکە بڵێن شەش لایەنەکە بێکەوە کۆبۆ بەڵام کە چۆ لای یەکێتی چۆ لای دوو تەڕەفی یەکێتی یعنی یەکێتی کە بۆ خۆی یەک حیزبە بەجیا چۆ لای جەماعەتێک بەجیا چۆ لای جەماعەتێکی تر بەڵام بۆ مەسەلەی دەشی بەهاش معنەوی هەبێت بەڵام لە معادلەکەدا نەتیجەکە یەکێتی لە پێش بمانەوەیە یعنی ئەمە هێماکە بۆ ئەوەی کە تا ئێستا ئەم چوار لایەنە ئەگەر سوور بن لەسەرێک هەڵوێستی خۆیان و مەبەسم چییە فرسەتی تر هەیە تاکتیکی تر هەیە بەکاری بێنە زۆر یەک لەوانە ناڕزایی خەڵک ئەم ناڕزایی خەڵکەمە بینیمان چەند جارێک ناڕزایی خەڵک گەشتەوەی کە گاتەوەی کە هەرچەنە ئێمە وەکو لەگەڵ ئەوانیم وەکو شخصی خۆم وەکو کادرێکی گۆڕانش خەڵ لەگەڵ ئەوانیم تون و تیژی بکێت و بەڵام کە ئەو دافعێک وای لە خەڵک کرد پڕ بوو وای لە کرد پەنا بەرتە بەربارەگا سووتان و ئەوانە خەڵکوردەوەدا ئەم دەسەڵات ئەژنۆشکا لە بەرامبەر ئەوەیە یعنی ئەمە بزانێ با دەسەڵات ئەمەی لەبەر چاو بێ ئەو هێزە لە ئەمن لێ مەبەست نێرەنێ ئاڕاستە بکرێمەوە تون و تیژی بەڵام ئەگەر ئەم هێزە بە حەد بە شێوازە مەدەنیەکەش بێنەوە سەر شەقام ئەوە چۆک بە تەزویر دادا و چۆک بە هێزی چەکداریش دادا چکێ سەربایی نەمەوە دوای ئەمە خاڵێکی تر ئێساش عراقش بخۆیان چێتەوە ئەم تەزویرێکە لە هەرێمی کوردستان کراوە و بسەلمێەوە ئەش سەلمێنرێت سومعی سیاسی دەوڵەتی عراقش لەکەدارەکە اینجا سومعی سیاسی ئێرانش لەکەدارەکە کە دەستی لەناو عێراقا و سومعی سیاسی ئەمریکاش لەکەدارەکە کە دیسانەوە ئەویش دەستی هەیە لە ناو کاروباری عێراقا یعنی ئەمە وا بە ئاسانی بۆیان ناچێتە سەر ئەس پێ ناچێت لەسەر ئاستی جیهانی پێ ناچێت ئەم دوو وڵاتە زۆر بەتەنگ سومعی سیاسی خۆیانەوە بن ینی ئەم دوو وڵاتە لە چەندی شوێنی تر ینی سومعی سیاسیان لەژێر پرسیاردایە ڕاستەکەی بەڵێ من ئەگەر بێنە سەرەوە ئەبێتە تەوەرێکی تر زۆر لە بابەتەکە لان دەین بەڵام ئەمریکا لەوەتەی هەیە پرۆژە هەیە بۆ شەرقی ئەوسەد ئەو پرۆژانەی کە هەیەی کە سەری نەگرتووە و دوای تونوتیژی لێکەوتەوە کە ئێڕهابی نێودوڵەتی دروست بووە و کە عراقیش کە ئەمریکا قیادەی ڕوخانی ڕژێمی سەدام حوسێنی کرد و عراق لە باتی باشتر بێ بەو دۆخەت چووە ئەمریکا باجەکەی یاوە بەڵێ بەتەنگ سومعی سیاسی ئێرەوەیە این بەشاقنەوە سەڵم بە شێوەیەکی گشتی چونکە ڕخنەی زۆر لەسەر ئاسی دەوڵەت لە ناو خۆی وڵاتەکەیە دووچاری ڕخنە بۆتەوە کە پیان وایە ئەمریکا بە ناوی دیموکراسی واتۆتە شەرقی ئەوسەد بەڵام لەو کاتێک کە ئەمریکا پرۆژەیە بۆ شەرقی ئەوسەد وێران بووە ینی تێزە بڵێن ئەوەی حکومڕانە دێرینە کۆنەکانی شەرقی ئەوسەد کە دکتاتۆر بوون پێیان باشترە لەو حکومڕانانەی کە لە دوای بەهاری عەرەبی دوای ڕخانی ڕۆژنامە دیکتاتۆرەکان هاتوون خراپتر وڵاتەکان خراپتر وێران کردو ئەمە بڵێ ئەمە لەسەر ئاسی دووەلی لەسەر ئەمریکا کەوتووە ئەوە و ئەمریکان نایەوێت بەو شێوەیە سومعی سیاسی بشکێت بەڵێ ڕەنگە ئەمریکا نەیەوێت ئەم دەسەڵات بە تەواوەتی بڵێن هیچ پێگەیەکیان نمێنێ بەڵام ڕوا ناکەم بۆ حەجمەش بێوێت هاوسەنگەکە تێک بەەوە و ئەم هاتنەی ئەم جارەی بریتماگۆر بە تەواوەتی ئەو ڕاستی و حقیقەتی دەرخستووە زۆر باشە قسە شتەکەین لەسەر ئەوە دواتر کاگە سعید هەز ناکەی ئەوەی مامۆستا باسی لێوە کرد یەکێ لە خیاراتەکان بۆ ڕبوونەوەی دۆخی دوای دوانزەی ئەم مانگا ئەوەی کە ئەم هێزە ناڕازیانە سەرکردایەتیشی هاوبەش کارێکی پێکەوەی جەماعی پێک بهێنن هەز ناکەی زمینەکەی زۆر زمینەیەکی لاوازە بە لەبەر چاوگرتنی مێژووی پێکەوەبوونی هێزە سیاسیەکان لە هەرێمی کوردستان لە ماوەی چەند ساڵی ڕابردوو من قسەم لەسەر بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی ڕەنگە نەبێت کە تا ئێرە تا ئەندازەیەکی زۆر تەفەهوم و پێکەوەبوونێکی باش و متمانیشی باش لە نێوانیاندا هەیە بەڵام هەز ناکەی ئەمە بۆ دەرەوەی ئەم دوو هێزە کارێکی ناڵەم ئەستەمە بەڵام کورسا پێم وایە واقع بەسەرماندا فەرز دەکات واجب ئەکا بەڕاستی ئێمە بیر لە شتی تر بکەینەوە چکە ئێمە لە پێش ئینتیخابات دەبوایە بە یەک بەرەدا بەزیبانە لەگەڵ هەموو لایەنەکانی چکە گرنگ بۆ کاتی بەرەیەکی گەورەمان هەبا دژی گەندەڵکاران بەڵام ئیترەوە نەکرا و لەبەر چەند هۆیەک و چەند مەبەستێکی بەڵام ئێستا لە پاش ئینتیخابات کرا و هەڵبژاردن کرا و خەڵک بێ ئومێد کرا و ئەو ئومێدی کە خەڵکە بەڕاستی ئومێدەکان هەموو لە گۆڕندران لە پاشەوە هەموو تەزویرێک کرا بەرامبەر بە خەڵک خۆ دەبێ بەڕاستی ئێمە ئەو لایەنە شتێکی تر بکەین بۆ ئەوەی خەڵک جارێکی تر بێتە سەر سندوق خەڵک بێت دەنگمان پێ بداتەوە چکە هەموو لایەکە زانیت جەماوەری ئێمە و جەماوەری ئەو چوار لایەنەیان هەر شەش لایەنەکەی وەکو جەماوەری پارتی و یەکێتی نین بەڕاستی ئامادەم بێنە سەر سندوق لەبەر بوونچە و لەبەر کۆمەڵی مەساڵح و مەسلحەتی خۆیان بەڵام ئێمە وەکو ئەم شەش لایەنن لەوانە ئەتوانم بڵێم جەماوەرەکەمان تا ڕادێک حڕ و ئازادە و جەماوەریشی مادووشە لە هەمانکان ڕاستە بە پارە چزانم بۆی ئەمانەوە نایە بۆ سەر سندوقەکانی دەنگدان ئینتیما ئایدۆلۆژیا ڕەنگە پاڵی پێوە هەز ناکەم جەماوەرەش ماندوو بووە ئەم جەماوەری ئێوە بەڵێ 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 بەڵێ
بەڵێ ماندووە بەڵام ئەگەر بەڵێ ماندوو بەڵام دەبێت جەماوەریش بەڕاستی لەگەڵ ئێمە ئەو بارە قورسە هەڵگرێ ئەگەر ئەو بارە لەگەڵ ئێمە هەڵنەگرێت زۆر زەحمەتە بەڕاستی بتوانین بگەینە مەنزڵ خۆ هەڵبژارنەکانی مالیزیامان بینی چۆن کۆمەڵک لە ئەحزاب ویسیان مالیزیا بەرەو داڕمان داڕوخان بە بەڵام کاتێک کەبەری هیوا دروست ئەبێتن و دێن بەڕاستی زۆرینەی کورسەکان بەدەست دێنن دیسان جارێکی تر حکوومەتێکی گەورە و ومێت بەخش تەشکیل ئەکەن و ئەوەی گەندەڵکارە بەڕاستی دوورەخنەوە لە دەسەڵات و پارە و پۆل و سەرۆت و سامانی حکومەت دەگەێڕنەوە بۆ بانقەکانی حکومەت ئەمە هەموو ئەم بەرە گەورەی بۆ کە دروستیان کردووە منیش دەڵێم بەڵێ خەڵک ماندوو بەڵام بۆ ئەوەی بزارێکتر خەڵک بێتە سەر سندوقەکان پێم وایە ئێمە پێویستمان بە یەک تەوژمی هەیە ئیتر لە یەک بەرایەتیش بەڕاستی چوویتە دەبی یەک تەوژم بین بتوانین دژی زوڵم مستەم بوەسینەوە چکە ئەوەی دەکرێت لەو خەڵکە زوڵم مستەمە دزیە بەڕاستی گەندەڵیە قوتی خەڵک ئەخورێ ئێمە کێشەمان کێشەی دارایی و اقتصاد ئێستا لە وڵاتی خۆمان بۆیە گرینگە هەمومان بە یەک تەوژم بە یەک دەستە بە یەک هەز بتوانین بەڕاستی دژی ئەمانە بوەسین و بتوانین بە یەک ویزدا بەزین بتوانین جارێکی ئومێد هیوا بە خەڵک بەخشین بەڕێستیش و هەروەها مامۆستاش باسی لێوە دەکات دەگوترێت کات درەنگ بووە چونکە نەتیجەی ئەم هەڵبژاردنە نەتیجەی 12 مانگ ئەم هێزانەی فرەداوەتە دەرەوەی هاوچەشە سیاسیەکە ئێستا ئێوە ئەم هێزانە لە دەرەوەی ئەو هاوچەشە سیاسی تازەیەدا دەژین کە لە دوای 12 مانگە یعنی خەریکە دروست دەبێ شتێک نەماوەتەوە بۆ مناوەرەی سیاسی بۆ ئێوە دا پێم وان نییە وا بێ ئێمە بەڵکو ئێمە هەر لەناو بازنەی سیاسیەکە داین و هەر بەردەوامیش بەڕاستی ئیش دەکەین و پێشم وان نییە کاتێکە درەنگ بێ پێم وایە بەڵێ زۆر کاتێکی گونجاوە ڕاستە دەبای ئێمە زووترین لە پێش ئینتخاباتەوە بەڕاستی بیرمان لەوە کردباوە بەڵام وەکو باسم کرد لەبەر کۆمەڵێک هۆکار دروست نەبوو بەڵام ئێستاش درەنگ نەبووە کات چکە ئێمە لە مانگینۆ دەچین ناو پرۆسەیەکی سیاسی بەهێزەوە دیسان ئەگەر بێت و بۆ پەرتەوازیە بچین پێم وایە وەکو ئێستا دەبێن و تەزویری زۆر بەرامبەرمان ئەکرێت و خەڵکی ئێمەش توانە و تاقەی نابێتە سەر سندوقی دەنگدا دەنگ بداتن و بێ هیوا و بێ ئومێد دەبێت جا بۆ ئەوەی جارێکی تر ئێمە هیوا بۆ خەڵک بجێڕنەوە زۆر گرینگە ئێمە بە یەک تەوژم دابەزین بە یەک دوو لە هەموو فکر و ئایدۆلۆژیایەک و جگەلەوەش خەڵکیش بەڕاستی ئومێدی ئەبێتەوە پێم وایە ئەو جارە خەڵکی دێتە سەر سندوقی دەنگدان ئەو خەڵکێکە زویر بووە بێتاقەتیش بووە جارێکی تر دێتەوە دەنگمان پێدا چکە من پێم وایە لەم وەزعەدا تەنها ئەم حیزبانە تێدا تاوانبار نێ ئێمە وەکو چوارلانەنایان ئەتوانم بڵێم پارتی ویەکێتیش ڕاستەوە تاوانباری سەرەکینە بەڵام ئەگەر ئەم خەڵکەش نێتە سەر سندوق و نێتن بەڕاستی ئەم خەڵکە لا بەخۆ سحدار عسای موسەمان پێ نییە بتوانین ئەم خەڵکە لا بچێت بە هەونتە زۆر گرینگە بەڕاستی خەڵکیش بێت دەستباریمان بۆڵگەی ناکرێت خەڵک دەست بە کڵاوی خۆی بگری بانەباتن و ئیتر دابنیشی لە ماڵ و ناڕازیش بێتن و بلەو وەزع لەو نەهامەتێکی بەسەر خەڵک دێت خۆ دەبێت خەڵکیش دەستبارێکمان لەگەڵ زۆر باشە ئێمەیە بەڵێ یەک تەوژمیە یەک کەسە بەڵام ئەوەی لەسەر خەڵکیش ڕاستی خەڵک بێتن دەنگمان پێ بدات زۆر باشە مامۆستاس ناکەی بە فعلی ئێستا ئەم هێزانە لە دەرەوەی معادلەکەدان لەسەر ئاستی هەرێم لە هەرێمی کوردستان پارتی ویەکێتی زۆر معنی نین بە کاردانەوەی ئەم هێزانە و شەڕێکی عاقلانەش دەکەن لەگەڵ ئەم هێزانە بەوەی کە هەرچی ناڕزایەتی ئەم هێزانە هەیە ڕۆبەڕووی کۆمسیۆنیان کردوێتەوە لەسەر ئاستی عراقیش ئەم جوم و جوڵانی کە ئێستا دەستیان پێ کردووە ئەم هێزانە لە دەروی ئەم جوم و جوڵانەدان کاتێ بە فعلی ئێستا ئەم هێزانە لە دەروی معادلەکەدانین زي معادلة شخوتو سام هێزانە گەر بایکۆتی پرۆسی سیاسی لە عێراق بکەن کاریگەری خۆی بێ و کاتە هەمولیانەکانی عێراق دێنم کاتە ڕەنگە مجامل ئەم هێزانە بکەن ینی کارتی تری زۆر بەدەستەوەیە ئەمە یەکەم کارتیان سوتاوەکە و کارتەوە پێم وتی هەموو دنیا ئازانێ ئەمە زوڵمێکە ناحەقیقەت تەزویرێکی جەریمەیەکی انتخابی گەورە کراوە دەرحەق باوانە ئەو جەریمەیەتە وردەوە ئاشکرا بۆ معالمەکەی دیارە کاک شۆڕژانی تۆ قسەکانی تۆ پرسیارەکانی تۆم بۆ ئاڕاستەیە کە ڕژبینێکی تەواو من پرسیاری خەڵک دەکەم من لێرە ڕۆژنامە دەزانم من ناحق خەڵک ناگرم خەڵک لە تێگەی خەڵک کتۆتن ماندووە لە پەرۆشی خۆیان بۆ پرۆسەکە کە خەریکە ئومێد و ئەوانە نامێنێ بەڵام ئەمە لە ڕوانگەی سیاسیە بێ باسی ئەم مەسەلەی بکەین باش ئەمە لە ڕوانگەی ئەومە شەش لایەنی کوردستانی کامانە لە کەم بنیان زۆر لە زۆرەوتیانە تاکەم گرنگەوێ ئەم شەش لایەنە لەناو پەرلەمانی کوردستانە مەقعدیانێ پێشتر وتم کارکتەری بەهێزە بۆ لەناو ئەو لایەنە لەسەر ئاسی عێراق و نێودەوڵەتی دوو لایەنی ئیسلامی تایە بە بستنەوەی ئیسلامی و سێ لایەنی ئیسلامی تایە ئەجا لایەنێکی وەکو گۆڕانی تێکە تەمەتوع بە هێزێکی جەماوەری زۆرەکە ئەوەتە شەش لایەنی سیاسی لە هەرێمی کوردستان بایکۆت دەکە ئەمە یەک لە کەرکووک نەتەوەی تورکمان کە سێم نەتەوەی لە عێراقا سێم نەتەوە لە عێراقا و شەش لایەنی سەرەکی لە کوردستانە بایکۆتی پرۆسی سیاسی لە عێراقا بکە
ینی ئەوە شتێکی وە ئاسان نییە بەڕاستی ینی ئەمە وا بە ئاسانی ناچێتە سەر و بشبینە ماوەیەکی تر هەفتەیەکی تر مانگێکی تر وردە سەرەتاکانی ئەو هەڕەشە و مەترسیانە بۆ سەر پرۆسی سیاسی عێراق دەرەکەوێ ڕەنگە هەم کاردانەوەی تری بەدوایێت زۆر چاکەمە مەسەلە لە دەروی هەرێمی کوردستانی کۆمەڵی هێز و حزبی تر هەیە ناڕازیە بۆچی حزب ناڕازیەکانی هەرم تجاوزی هەرێم ناکەن و سوود نابێنن لەو ناڕەزایەتیانەشی کە لە سەرئاسی عێراقەیە یعنی ڕاستە ئەکرێت بڵێ ئەکرێت ئەمەش کارتی شتێر نییە بەڵێ ئەکرێت ئەوکە بەڵام بڵێن کێشەی کوردستانی کێشەیەکی جا ینی قەزەی خوان تێکەڵی قەزەی تر نەکەن ئێمە بە هەرێمی کوردستان وەرگرین هەرێمی کوردستان وەرگرین ئەم شەژلایانە کە پێشتر بە جۆرێک لە جۆرەکان شەڕی گەندەڵیانە لەگەڵ لایەن دەسەڵات ئەمە حاڵەتی هەر شەڕی پرۆسی سیاسی عێراقیان نیە شەڕی گەندەڵیانەیە و ئێمە چەندین ساڵە بێکەوە تێکۆشین لە پێناوی چاکسازی سیاسی پێشتر بۆ یەکەم جار بوو کە لە دوای 2009 ئۆپۆزیسیۆنێکی تەفاعولی پێک بێت و سەقافەی ئۆپۆزیسیۆنە لە هەرێمی کوردستان چەسپان ئەمە خصوصەتی خۆی هەیە ئەکەی ئەمانە مەلەفی خوان تێکەڵ نەکەن لەگەڵ لایەنێکی نەکەین لە کاتێکدا هێزی تێکەڵی کردووە بەس پێ منت ببێنەوە خەڵکی تر هەیە کەسانی باڵا و دیاری خۆی لە ناو هێزی عەرەبی کاندید کردووە ینی کردی بێک پاکت بۆچی ئەوە ینی تەجاوزی ئەم حاڵەتە ناکەن کاک شۆڕ ئەکرێت ئێمە من مەدڵم کە بڵێ مەلەفی خۆی تێکەڵ نەکەن مە بەسم خصوصەتی خۆی تێکەڵ بە خصوصەتی ئەوانەکە بەس بەڵام ئەکرێ بۆ وەکو تاکتیک یان وەکو ماوەیەکی کاتی کەش هەمان غەدری بەرامبەر کراوە خوا کرد دوژمنمانەوە مادام ئەوەی کەش وەکو ئێمە زوڵمی بەرامبەر کراوە ئەکرێت لەوەیە مەسەلەن جۆرێک لە هەماهەنگی هەبێ بەڵام ئەوەی جەنابەت وتیەوە خیانەت بۆ پێشتر کراوە مزانمە بەستی قسەکەی تۆ لە چیا بوو هێزی ترا بۆ مەلەفی خۆی تێکەڵ کردەوە بە هێزی تری غەیری کوردستانی و لە ڕوانگەی خیانەتکاری و لە ڕوانگەی کلیک تێوەگرێن گرەدانیان بۆ لەسەر حسابی بەرژەوەندی نیشتیمانی ئێمە بڵێن ئەوە ڕەت دەکەینەوە بەڵام وەکو ئەوانیش کە ئەو پێکاتستان باسی ئەوم کردەوە پێکاتی تورکمانی بڵێن دەڵێن دەستوری عێراقا نووسراوە گەلی عراق لە نەتەوەی کورد و عەرەب و تورکمان پێگەوە تا سێم نەتەوە ینی ئێستا بەتەمە هیم بکە ئەویش تا ئێستا ڕازی نەبوو بە نەتیجەکانی پارێزگای کەرکووک ئەمەش بۆ خۆی ینی ئەمە کەواتە ئێمە فشارەکان ئەمە زۆر بێ ئەنجا بێجگەلەوە ینی تۆ نازانی چه ڕووداوێکی ترێت دایمەن عادەتەن کە کۆمەڵێک ڕووداو لە پڕ سەرهەڵدا ئایا ڕووداوی تووڕەبوونی خەڵکو و هەڵکوتانە سەر بارەگاکان کە دەسەڵات ئەژنۆی لەرزی ڕووداویش کتوپڕ نەبوو چێ لە هەسات چەندین ڕووداوی کتوپڕ نایەتە ئەو کاتۆ خۆ من ناڵم بێن شەوتم تیژەکەی استیغلالیەوانە بکەین بەڵام ئەمانە هەمووی ڕووداوگەلێکن کە ئەم شەش پارتە ئەتوانن قیادەی ئەو جوڵانەوە ناڕازایانە بکەن و ئەو کاتە دەسەڵات بێت مجاملەی ئەم شەش لایەنە بکە و ئەمە هەڵبژاردنێکی تریشمان لە پێشە کەواتە کاگە سعید کەواتە کاک سعید قسەی هەندێک لەو خەڵکانە ڕاستە کە دەڵێن ئەم هێزانە لە ڕاستیدا یەک کارتیان بەدەستەوەی ئەویش تێکدانی ئاسایش و ئارامی و سەقامگیری هەرێمی کوردستانەیە یعنی ئەمە خەڵکێک وا دەڵێ قسەکەی من وانەیە کە دەزانم بەڵام قسەیەک هەیە یعنی ئاوەها دەڵێ یعنی کەواتە ئێوە هەر ئەوەتان بەدەستەوەی کە دۆخی ئارام و سەقامگیری هەرێمی کوردستان تێک بدەن یعنی تاوەکو فشار لە پارتی وێشێتی بکەن ئەمە پێمان وان نییە بەڕاستی تێکسوونی واری دۆخی هەرێمی کوردستان لە قازانجی ئێمەدابێ بەڵکو هەرچەندە بە هەرێمی کوردستان ئارام بێ بەڕاستی لە قازانجی ئێمەیە ئەوانە لە قازانجی ئەوانە نی بەڕاستی شەڕ دەکەن و بەردەوام و شەڕ بە خەڵک ئەفرۆشن و بەردەوام حەزیان لە شەڕ و لە کوشتارە بەردەوام حەزیان لێە ڕۆڵەی کوردستان بە کوش بدەن بۆ ئەوەی زیاتر خواند بینە پێش لە وڵاتان ئەمانە حەزیان لە شەڕ لەوانە ئەوانە زۆر حەز بە ئەوەی بکەن کە ئەو شەشلانە دەست بۆ تونند و تیژی بەڵام پێم وایە بە هیچ شێوەیەک بیر لەوەی نەکراوەتەوە کە دەست بۆ تونند و تیژی بەرین بەڵکو خیاری ترمان هەیە بەڵکو هەڵبژاردننی تر هەیە بەڵکو زیاتر تەوعیەی تر هەیە بەڵکو زیاتر پێم وایە بە خۆدا چوونەوەیەکی زۆر گەورەیە بۆ ئەو شەشلانەش لەوانەیە وەکو باسم کرد هەندێک کەم و کوڕیش لە ئێمەدا بێ کە ئێمەش دەبوایە بەو شێوازەدا نەبەزین لە هەڵبژاردنەکان ئێمەش بە شێوازێکی تر بووە دەبوایە ئێمەش بەڕاستی لە ڕووی ئەلکترۆنی تەکنۆلۆژیاوە ئێمەش ئەوەندە خەبیر و خۆبەڕای گەورەمان هەبا بمانتوانی بمانزانی باکە چەندە فێر لە وڵاتان کراوە بە تەکنۆلۆژیاوە ئەمە هەموو دەرس و عیبرەتن وە ئەتوانم پێش بشڵێن بەڕاستی کۆمەڵێک درۆ دەلەسەی ئەو دەسەڵاتدارانە بۆمان ئاشکرا بوون کە بە ناوی کوردایەتی و مزایدە و بە کۆمەڵی شتەوە بە ئێمان دەفرۆشت کە بەدیار کە وەکو جەناب باست کرد کە ناوی چەند کاندیدانیان لە لیستە عێراقیەکاندا بوون کە پێیان وا بوو
دەبی بەردەوام دژمنی عراق بن دژمنی عربەکانی بەڵام ئێستا ئەبینی کە ئەچن بە باوەشی عربەکان ئەگرن و ئەچن هەر ڕۆژە لەگەڵ لایەنێکدا ئەنیشن پێش ئەوەی بەڕاستی پەرلەمان هێشتا بڕیاری خۆی بداچێ حکومەت تەشکیل لەکات کۆمەڵێک مزایدە لەسەر خەڵکی یاریمی کوردستان بکرێت بەڵکو پێم وایە ئەوانە بەردەوام حەزیان لە شەڕ و ئاشوب و لە ئاژاوەیە ئەگەرنە ئێمە ئەم شەشلانە بە هیچ شێوەیەک شەڕخواز نین نامانوێت شەڕش دروست بێ بەڵکو بەردەوام ئێمە داوای حەق و مافی خۆمان ئەەکەین چکە ئەوانە بەڕاستی ئەگەر شەڕێک نمێنێت ئەو دوولایانە یان کێشەیەک مشکلەیەک نمێنێتن ئیتر پێم وایە بکەونە ناو ئاشتی بۆ خوان ئەتوێنەوە هیچ شتێکیان پێ نییە جگە لەوەی بەڕاستی هەر بەردەوام حەزیان لە شەڕ و ئاشوب و لە کێشە و کێشەنانەوە بێت چکە بەلایانی کەمە وەکو پێشەوەی داعش بخۆ خەڵکی کوردستانی لە عێراق کرد بۆ دوژمن دواتر ئێستا خێرە دوێنێ دوژمنی دوێنێ بەڵام دۆستی ئەمڕۆیە مالکی هەر بەخۆ بەس بخۆت ئەزانی کە پێشە لەسەر لێرەدا نیشن لەسەرەوەی کە نای بە هیچ شوێک مالکی سەرۆک وەزیرانی عێراق دەبێت لا برێتن دەبێت کۆ خەڵکیان کۆ دەکردەوە بۆی کۆدەنگێک لەسەر دروستکەن ئێستاش ئەبین لەگەڵ مالکیدا ئەنیشن و ئینجا تاوتەی وەزارەت دەکەن دەچن داوای لێ ئەکەن کاکە وەزارەتی نەوتمان بدەنێ یعنی بەڕاستی جێگەی داخە ئەوەی بیستیم کە داوای وەزارەتی نەوتیان کردووە بۆ ئەوەی هەرچی گەندەڵی خۆی هەرچی مەلەف پیسەکانی خۆیان پێ بشارنەوە ناچن داوای وەزارەتی دارایی بکەن بۆ ئەوەی ئەم خەڵکە ڕەشروتە ئەو خەڵکە لە وەزعە هەماتی ڕزگارکەن موچەی خەڵک بۆ بژێڕنەوە یان ناچن داوای وەزارەتی دەرەوەی عێراق بکەن بۆ ئەوەی قەزیەی کورد زیاتر بە وڵاتان بناسن دەچن داوای وەزارەتی نەوت دەکەن بۆی زیاتر سەقفی نەفتی دروستکەنەوە زیاتر دەیانەوێتن ئەوەی گەندەڵی و دزی خوانە پێ بشارێنەوە جا بۆیە ئەوانە حەزیان بە شەڕە ئێمە بەڵکو حەزمان بە شەڕی ئێمە حەزمان بە ئاشتیە و دەرسەی تریشمان هەیە ئەتوانین بڵێ ئەتوانی بەشداری لە حکومەتی عێراقی بکەین ئەتوانین نشکەین خۆوە خێرە ئەوە دیراسی دەوێتن ئەوە ناکرێتن بەڕاستی بە بەرنمەیەک ئێمە بڕیاری لەسەر بدەین و ئەتوانی لەوێشەوە کە بەشداریش بن ئەگەر بەشدا گریمانێکدان بەشدار بوون ئەتوانین بڵێ هاوپەیمانی لەگەڵ لیستی عربی دروستکەین یعنی ئێستا ئەوە لەوەی وەکو باسم کرد لەو مزایدە سیاسی دەرچووە کە ئەوان پێشتر دژاتی عرب و دژاتی عراقیانە کرد وەکو باسم کرد ئێستا خەڵکی خوان لەناو لیستە عربەکانەیە بۆی دروستە بەڵام بۆ من دروست من بچم لەگەڵ عربێک هاوپەیمانی دروستکەم جا بۆیە پێم وا دەبێ عقلیەت و بیرکردنەوە زیاتر گەورەتر ئەبێتن و زیاتر پێم وایە ئیتر دەبێ ئێمە ئیش بکەین بۆ عێراق و چۆن ئەوان هەوڵی خوان ئەدەن و بۆ پۆست هەریەکە هەردووکیان چوینە بەغدا بەبێ ئەوەی ئاگاداری یەکتر بێ ئەوی بە یەک وەفد بچن هەریەکە بۆ مەرامی سیاسی خۆمەرامی پۆست و ئەتوانم کۆمەڵی مەساڵحی خۆی چووە ئەبێ پێویستە ئێمەش زۆر بیری لێ بکەینەوە بڕیارێکی بەڕاستی ژیرانە بدەین بتوانین بۆ ئەوەی ئەم خەڵکە نەجات بدەین لەو قەیرانە زۆر باشە مامۆستا دەوترێت دۆخی ئەم هێز و حزبانی کە ئێستا لە هەرێمی کوردستان لە نەتیجەکان ناڕازین زۆر خراپە با ئاڵۆزیشە ئەگەر بێت و بەشداری پرۆسەی سیاسی بکەن لە عێراق ئەوە بەمانای ئاعترافکردن دێ بەو نەتائیجانەی کە تا ئێرە ئەمان ناڕازین لێی و ئەگەر بەشداریش ناکەن ئەو ئیتر لە دەرەوەی معادلەکەدا دەبن قسە سێ لەسەر وڵا ئەبێش قابلەتیەوەی کە لێکی بێتەوە وەک مامۆستا ئاماژەی پێ کرد ئەبێ هەردوو حاڵەتەکە لێک بێتەوە ئەگەر لە پرۆسەی سیاسیە بەشداری نەکەی بایکۆت بکەی ئەیش کۆمەڵێک زۆر بەجددی با لەسەر ئەو بۆست باشە من حەزەکەم بە وردی ئەگەر ڕێگەم بێت دوو حاڵەیە بزانین ئەگەر بەشدار بین و قازانجەکەی چێ زیانەکەی چێەوە ئەگەر بەشدار نەبی قازانجەکەی لە بەشداربوونەکەەوە دەست پێ لە بەشداربوونەکەەوە دەست پێ بکەین لە بەشداربوونەکەەوە ئەگەر ئەم کوتلەیە ئەگاتە 11 مەقعد ئەم 11 مەقعدە کە بەشداری کرد لە پرۆسی سیاسی عراقی ئەمە ئەزانین ئێستا دیمەنی سیاسی عراقیش لە ڕووی ململانیەوە ئاڵۆزە و جیاوازی زۆری بەخۆبینەوە لەگەڵ ساڵانی پێشووترا ئەبین ئێستا تقریبا دوو بەرهەیە حکوومەتی عراق پێک بێنێ بەرەیەکیان سەرف عراقیە کە مقتەدا سەدر زیاتر سەرکردایەتیەکە بە هاوبەشی عەبادی کە ئەمانە بڵێن مزایکێک لە مەسەلەن شیعە و سونە و مەسیحی و علمانی و مەسهەبی بەرەکەی تر کە بەتەواوەتی توان بڵێن بەرەی ئێرانیە کە مالیکی و حەشدی شعبی سەرکردایەتیەکە کە یەکێتی نیشتمانی کوردستانیش باشەکە لەو بەرەیە ئەگەر بڵێن ئەم لایەنەکانی ئێستا کە بڵێن تەزویران بەرامبەرکراوە خوان کۆکەنەوە بچنە بەرەی ئەو بەرەی کە بەهێزترە بتوانن حکومەت پێک بێنن ڕەنگە ئەمە یارێکی سیاسی کارتێکی سیاسی باش بە خەڵی جاابەکانی ئەوەیە بۆ نمونە بەشداری بکە لە حکوومەت و پۆستی هەبێت لە حکوومەت و حتا زۆر دوور نییە کە سەرۆکی کۆماری عێراق کە بەرکوردەکەوێت بدرێتەوە پۆستا ئەنی و پۆستا بدرێتە ئەو کوتلێ بەڵام شێتی لێساوە باهی خۆی دەزانێت
ناشر نییە کێتی ئێستا خۆی بزانێت بۆ چکە سناارێک جاران نەماوە ئەگەر وەکو جاران بڵێن هەموو حساسە ینی ئێستا جاران بێتی شعی تقریبان تا ڕادەیەک یەک بوو تا حەلیفی کوردستانی یەک بوو هەرچکانەی کانەگر ئەمان بڵێن تەحالیفی کوردستانی پارتی وێکەتی ئەم پۆستیان دابەشەکە پارتی وێکەتیش بێکەوەنی بەڵێ پارتی وێکەتی ئەم پۆستیان دابەشەکە سەرۆکی هەرێم بۆ پارتی بۆ لە بەرامبەرە سەرۆکی کۆماری عراق بۆ یەکەتی بێ ئەوانش لەگەڵ ماڵی شیعی کە هەمویان بێک تحالف بوون بەشداریانەکە بەڵام ئێستا ئەمە نەماوە ئەم دیمەنە سیاسی بە تەواوەتی گۆڕاوە ئەگەر بێت و من وەکوتم ئەو لە ئەو بڵێن ئەو لایەنەی کە بڵێن لایانی بڵێن دیعا بۆکە کەوانەی عراقین و لەژێر هەژمونی ئێران خۆیان ڕزگارەکەن خۆیان دەرباسەکەن ئەگەر بێت و ئەم 11 کورسی ئەم لایەنانە بێت تحالف کار لەگەڵ ئەوان مقابلی ئەوەیش پۆست وەردەگرێت و پێگەی لەناو دەوڵەتی عێراق بەهێزە بێ ئەتوانێت پۆزێتەوە بۆی کەوە سپێنێکە بتوانێت ئەم کۆمیسیۆنە بگۆڕێت ئەم کۆمیسیۆنی هەڵبژاردنە بگۆڕێت و ستافێکی تازەتری بۆ دڵنیاشمە وای لێ مادام ئەم تەزویریان بەسەرات تێ ناپەڕێ ستافێکی تر بێت ئەو کاتە دەنگیان ئەبێت لەوەی کەوە بۆ پەرلەمانی هەرێمی کوردستان مراقبەیەکی یان سەرپەرشتیارێکی بەهێزترین نێودەوڵەتی عێراقی و هەتا هەرێمی کوردستانیش بێتە عینەکەوە وا بکەن کار بە جاکردنەوەی ئەلکترۆنی نەکرێت بە جاکردن ئەمە توانین بڵێن ئەمە لاەنە باشەکانەتی ئەگەر بەشدار بێت ئەگەر بەشدار بێت بەڵام ئەگەر بەشداریش نەبێت دیسانەوە ئەتوانێت ئێستاوە خۆی ڕێکخات و هەڵبژاردنێکی تر لە بەردەمایە و وەکوتم ئەگەر بەشدار نەبێت پرۆسی سیاسی عراق تا ڕادەیەک پەک ئەخات و لە بەرامبەردا بۆی عراق جارێکی تر توش دووچاری ئەو قەیرانە نەبێتەوە کە چاوپۆشی لە تەزویری هەرێمی کوردستان بکە ئەم جارە ڕەنگە حساب بۆ ئەم لایەنانە بکات وەکو ئەو ئەمریکاش ئەوەی کە 20مانە هاتوون بۆ لای نوێنەرەوەینە باسیەوەی کردووە کە هەوڵەدات ئەو تەزویرەی کە بۆ پەرلەمانی عراق کراوە بۆ هەڵبژاردننی ئایندەکە هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستانە کەمتر بێت یان نەکرێت کەواتە ئەمە ئەوەی لێ دەخوێنرێتەوە کە ئەوەی ئێستا بووە ئەمە قبولکەن ئەمەی ئێستا ئەمێسا ئەوەی کە بووە جارە چاڕوان نەتیجەکانیش بزان نەتیجەکان چی لێت بەڵام خۆ ئەگەر قبولیش کرا سەر ڕای ئەوە ئەگەر خوان ڕێ بخەنەوە بەشداری لە پرۆسی سیاسی عراق بکەن ئەم قازانجێ ئەبێ بۆ زیانیشی هەیە بە تایبەتی ئەوەی ڕەنگە کۆمەڵێک خەڵکی جەماوەری ناڕازەی لە خۆیان بتەکێنن ئەوە شەیە یانی زیاتر جەماوەری ناڕازی هەر ئەوەتر ئومێدیان بە پرۆسی سیاسی و بەشداریکردنی سیاسی بە تایبەتی لە هەڵبژاردنەکانان یەشی لە خیارەتەکان ئەگەرچی زعیفیشە بەڵام زۆرتر لە لای یەشەتی و پارتی لە ئێستادا دەوروژێندرێ هەرچەندە لای ئەمانیش زۆر وەکوجاران بە بەهێزی ناوروژێندرێ ئەوەی کە هەمومان بەیەکەوە بینیانی لەسەر ئەمە دەڵێ چی ئەین چۆن هەموو بێکەوە بکورد هێزە کوردیەکان هەمومان بێکەوە بەڵێ هێزە کوردەکان بەڵێ ئەمە هیچ وەزەڕێکی گەوری نیشتمانی بەر هەرێمی کوردستان کەوتەوە بەڵام کێ بەرپرسەلەوە ئەمە دەسەڵات بەرپرسە ینی یەکریزی نیشتیمانی لەسەر ئەساسی چییە بێت کۆمەڵک شڕوت هەیە بۆ کۆمەڵک بنەما هەیە یەکەم بنەما لەسەر سلمی ئەهلیە بێت لەسەر کاڵکردنەوەی تونوتیژی حیزبی ئەبێ بەڵام ئەساسەن چی ئەمانە لە هەرێمی کوردستان خوڵقات تۆ ناحەقیت بەرامبەر کراوە تەزویر بەرامبەر کراوە لایانی دەرەکی تێناوە کلیک لەگەڵ گرێداوە دژی هێزە نیشتیمانەکانی هەرێمی کوردستان ئەمە لە هەمووشی گرنگتر تاسا ئەمانە شەڕی گەنگەڵیان نەکردووە و بەتەنگ ئەو پرۆژێت چاکسازیە سیاسیەوە نەبوون کە هێزە ئۆپۆزیسیۆنەکان لە پەرلەمانی کوردستان تەقدیمیان کردووە ئەنی ئەمانە کۆمەڵێک بنەمای ئەگەر ئەم دەسەڵات ئەمەی بکردایە بەڵێ ئەو کاتە ئێمە هەمووان ئەبووین بێکوت لە تەحالیفی کوردستانی و جاران هاوپەیمانی کوردستانی زیندوو ئەبەوە ئەو کاتە ژمارە کورسەکانمان زیاتر ئەبوو فشارمان زیاتر ئەبوو زۆر باشە فیدراڵی کە هەیە بە ئاسانی ئەمان توانی بکەین بە کۆنفیدراڵی بەرچاومان ڕووبوو بۆ ئایندێکی بڵێ نەڵێت ئێستا هەدەفە نیشتیمانەکان زۆر دواکەوتووە بەڵام من کە ئێستا قسانە ئەکەین ئێمە چێ بۆی کە مادام دەسەڵات ئەو سیرە لەگەڵەکەەوە پێویست ناکە ینی پێویستە لەیان ئەوانە کە بڵێن بەرە ڕویان بوەستێتەوە من ئەمە کۆمەڵی خاڵبووکاک شۆڕ ئەگەر بوارم بە کورتی باسی نەکەم نەکردنەوە کۆمەڵێک فینی کێ هەیە من ئەم هێزانە قوتیکیان ئێستا لە هەرێمی کوردستانی شاکرێمان هاوپەیمانێکی دروستکردن ناو پەرلەمانی هەرێمی کوردستان ناو پەرلەمانی هەرێمی کوردستانە ئەگەر ئەو لایەنانەشی کە لە فراکسیۆنی سەوزن و بەڵام ئێستا لایەنگری دکتۆر بەرهەمون یان هاوپەیمانی دیموکراسین ئەو کاتە ڕەنگە هێزی دەکەم لە سات 40 بۆ 45 پەرلەمانی ئێستا پێگەێنن بە بزنەوەی گۆڕان و بە کۆمەڵی ئیسلامی و بە یەکگرتووی ئیسلامی و ئەگەر ئەو چەند ژمارەیەش کە لەگەڵ دکتۆر بەرهەمای یەک بگرێن نزیکەی کاتە لە سات 40 بۆ 45 کۆی پەرلەمانی هەرێمی کوردستان لە ئێستا ئەوانش بە کوتلەیەکی بەهێز لەناو پەرلەمانی کوردستانە دیسانە توانین بیکەن بە فشار بەسەر دەسەڵاتەوە کە نەتوانن جارێکی بەو ئەندازەیە تەزویر هەڵبژاردننی ئایندەی هەرێمی کوردستان ڕووبات زۆر ساکە کاگە سعید
دەشێنی ئەمە جارێک کە ئەم هێزە ناڕازیانەی ئێستا کە قسەی یەکەم و ڕەنگە کۆتاییان زۆرتر لەسەر پارتی و یەکێتی و ینی بە تۆمەتبارکردنی ئەم دوو هێزە بێ ئێمە جارێک کە بیان بێنینەوە لە بەغدا لەگەڵ پارتی و یەکێتی لە چوارچەوەی عملی سیاسیدا. بەڕای من کۆتایی هاتووی ئێمە لەگەڵ ئەوانەدا بنیشین بۆ بەناوی کۆمەڵی پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان و ناکرێ ئێمە لە ناو هەرێمی کوردستان زوڵممان لێکرێت دزیمان لێکرێ بچین لە عێراقیش کە ئەنەمە هیچ شتێک نەبووە وەکو قسەی زۆر لە بەرپرسانی پارتی و یەکێتی ئەبیستین ئێمە با بچینە عێراق لەوێ یەک دەنگ بین یەک هەڵوێز بین با کێشەکانی هەرێمی کوردستان نەبینە عێراق یعنی ئەو بڕیاری خۆی داوە لە هەرێمی کوردستان دەبێت بەردەوام کێشە بێت دەبێت پەرلەمان دابخرێت دەبێت هەرچۆن ئەوان حەز بکەن بە چ شێوازی حەز بکەن بۆ شێوازی سیاست بەڕێوە بن بەڵام لە عێراقی ژوانی شەم دەکەنەمە هیچ کێشەمان نیە و ئێمە پێکەوە هاوپەیمانین و پێکەوە دەمانێت مافی کورد دەستە بەرکەین بەڵام پێم وە ئەوە کۆتایی هاتووە بە هیچ شوێک بەڕای من بەڕای خۆم بە هیچ شوێک نابێ ئێمە بیلەوەی بکەینەوە کە جارێکتر لەگەر پارتی و یەکێتیدا بنیشی لەسەر وەکو باسم کە لەسەر کۆمەڵی کێشە و مەسائلی کوردی لەبەرەوەی چکە ئەمانە بۆ مەساڵحی حیزبی خۆیان چوونە هیچ پەیوەندیان بە کێشە و بە گرفتەکانی کوردستانەوە نییە بەڵکو ئێمە دەبێت خۆمان بکەینە خاوەنی قەزیەی کوردی ئێمە دەبێت بەڕاستی سەری ڕم بین بۆ قەزیەی کوردی ئێمە بچین داوای مافی چارەنووسی خۆمان بکەین لە عێراق ئێمە دەبێت داوای هەرێمێکی فیدراڵ بکەین ئێمە دەبێت داوای مادەی 140 بکەین ئێمە دەبێت بەڕاستی داوای ئەو هەموو قەرەبوو ئەم وەزعی بکەین کە بەسەر ئەمە ئەوە پێویست ناکە کە ئێوە ساحەی عێراقی ساحەی سیاسی عێراقی بۆ پارتی و یەکێتی چۆڵەکەن ئەمە ئەوە پێویست ناکە کە ساحە سیاسیەکە لە عێراق بۆ پارتی و یەکێتی چۆڵەکەن آخر وەکو باسم کرد دەمان ڕێی خۆمە یعنی دەکرێت ئێستا پارتی و یەکێتی زۆر حەزیان لەوەیە کە ئێمە بایکۆت بکەین و بەڕاستی لە پرۆسی سیاسی عێراق دوورکەوینەوە لە عێراق داببڕین بۆ ئەوان بە حەز و ئارەزوی خۆیان چۆن بیانەوێ بە شێوازێک بیانەوێ ئەوە بەڕاستی بۆ هەرێمی کوردستان چیان بێ ئەوە بکەن بۆ مەساڵحی حیزبی خۆیان بە غیابی ئێمە لەوانەیە زۆر سوودی ئیسفادەیان بۆ هەبێ بەڵام ئێمە دەبێ باشتر بیرکەینەوە چکە ئێمە وەکو باسمان کرد زۆر گرینگە بە ئێمە خۆمان بە ساحیبی قەزێکی بزانین چکە پێم وایە کۆتایی بەوە هاتووە ئێمە هەر بەردەوام خۆمان بە ئۆپۆزیۆن بزانین و ئەوانیش بەدەسەڵات بزانین پێم وایە ئیتر کاتی ئەوەیە ئێمە دەبێت خاوەن قەزیەکە بین قەزیەکە لە ئەستۆی خۆمان بگرین ئێمە دیفاع لە قەزەی کوردی بکەین و ئەوانە پەراوێز بخرێن چکە ئەمانە ئەوانەی کە دوێنێ بڕیاری دەوڵەتی کوردیاندا بڕیار ڕیفراندۆمیاندا ئەمڕۆ بینیمان کە دوێنێ پێدە چۆن بەغارەوە چوونە باوەشی بە پێشبڕکێەوە چوونە باوەشی عێراقەوە ئەوانەی کە عێراقیان تەلاقدا و ئەمڕۆوا لە عێراقن ئەوانەی کە دوێنێ پێرە دەیانگۆی ئێمە بەڕاستی دەمانێت نەوتی خۆمان بە خۆمان فرۆشین ئەو ڕۆچن ئیش لەسەر نەوت و لەسەر وەزارەتی نەوت دەکەن ئەوانەی دانوێست بەڕاستی هەرچی داهاتە بۆ خۆیان بن و ئێستا دانوێت داهاتی عێراقش بۆ خۆیان بەرن و ئەوانەی بەڕاستی کۆمەڵی مزادەی سیاسیان بەسەر خەڵکرد ئیترەوە کۆتایی هاتووە و بۆیە پێم وایە گرینگە زۆر گرینگە خۆمە بە ساحیبی قەزێکی بزانین بۆی خەڵک جارێکی متمانەمان پێ بداتەوە خەڵک بەڕاستی ئێمە هەڵبژێری لە جیاتی ئەوان چکە هەموو لایەک ئەزانن ئێمە ئەو لایەنەکە کۆکین لەسەر کۆمەڵێک مەساڵحی گشتی کۆبوون هیچ مەساڵحێکی تایبەتی خۆمان نییە بەڵکو دەمانەوێت ئەو هەرێمە لەو قەیرانە ڕزگار بکەین ئێمە ئەو لایەنانەی کە زیاتر پێکەوە ئیش دەکەین بە هیچ شێوەیەک پیس پاڵنەرێکمان نییە نە لە دەرەوە نە لە ناوە کە پاڵمان پێوە بنێرێتن یان تەزویرمان بۆ بکە یان یارمەتیمان بدە کە بتوانین بەڕاستی پرۆسەکە بڕ بەڵکو خۆمان بۆ خۆمان هەوڵمان داوە خۆمان ویستومانە بەڕاستی ئەم هەرێمە ئەو خەڵکە نەجات بن لەو قەیرانی کە 27 ساڵە تێکەوتون و لە قەیرانی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیەوە کە هەموو قەیرانەکان بەرەو کە هەرێمی کوردستانیان گرتووەتەوە جا بۆیە ئەوکو باسم کرد ئێمە دەبێت خۆمان بە خاوەنی قەزێکی بزانین زۆر باشە نابێ بەڕاستی ئەو قەزیە بتەسلیمی ئەو دولانە بکرێتن و مزایدە بەسەر ئەو خەڵکە زۆر باشە زۆر باشە ماوەسا پێویست نییە لە ئێستادا خواست و داواکاری سیاسەکانی ئەم هێزانە خواست و داواکاری واقعی بن بە تایبەتی لەوەی کە پەیوەندی هەیە بە نەتائیجی ئەم هەڵبژارنە لای هەم کەسێک تقریبا ڕوونە کە ئەم ئینتیخاباتە نەتیجەکەی مبارەکەی ئەمریکا و ئێرانی لەسەرە کەواتە پێویست ینی تەفەهومی ئەو دۆخەتان هەبێت کە تێیدا ئەمریکا و ئێران بە جۆرە لە جۆرەکان کۆکن لەسەری ئەوە پێویستی بەڵێن تەجاوزی ئەمریکا و ئێران بکەن ئەمە بڵێن ئەم خۆی ئێران و ئەمریکا بەخۆی کۆمەڵە کێشە و سرایی زۆریان هەیە بەڵام ئەوەی کە ئێستا مەسەڵەن وەکو باسەکرێت بڵێن بە شێوەیەکی ئەوەی کە بەبێ ئەوەی ئیتیفاقی بکەن کۆکن لەسەر ئەم دیارە ئەمە علاقە بە کۆمەڵێک شتەوە هەیە
ئەمان هە لە ئەساسەوە بڵێن ئەمریکا و چ ئێرانیش پیان بڵێن وا ناخوازن کە ئەم دوو هێزە ئەم دەسەڵاتە کە لە هەرێمی کوردستانە بەتەواوەتی بڵێن لاواز بنیان پێگیان نمێنێ بەڵام ئەگەر ئەم هەڵبژارنە خۆتەزوێریش نەکرا بەتەواوەتیەوەنە پێگەی خوان هەر ئەماوە نێ بڵێن پێ بەڵام بەو شێوەیە نەبوو ڕەنگە ژمارەی حەقیقیەکان ئەوەی کە ئێستا هەیە بەو شێوەیە نەبێ بەڵام بەڕاستی من تەسەووڕی وەشمە کرد ئەمریکا ناوێت بەو شێوەیە ئەو هەموو تەزویرە کراوە کە باڵانسەکەی زۆرتر کرد ئەو ئەیش باڵانسەکە تا ڕادێکی سنوودار ڕاگرێت تا ڕادێکی سنوودار ڕاگرێت بۆ چکە مەبەستێت هەموو لایەنەکانی تریش لە هەرێمی کوردستانە بەشداری پرۆسی سیاسی بکەن بەڵام کە ئێستا ئەو وەزع بەسەر لایەنەکانی تراتوە کە بەشداری پرۆسی سیاسی نەکەن ئەمەش هەر کێشەیە بەنسبەت هەم ئێران و هەم ئەمریکاشەوە بۆیە ئەساساً ئەمان لەگەڵ ئەویان نەبوونا بڵێن یەکجار ئەو تەوازنە تێکچێتەوە ئەنی ئێستا گومان لەسەر ئەوانش ئەیانێ ڕەشکەنەوە جارێکی تر بەڵام نازان بە شێوازێکی تر ئەو بارەکەن ئەبێت چاوەڕێ و نەتیجەیەکی بزانین ئایا دادگای باڵای کارتێشتر نیە برس ئەم هێزە ناڕازی بتوانین ئیستیغلالیکەن تەوزیفیکەن بەڵێ ئەوش کارتێکی ترە بەدەست ئەو هێزانەوە کە بتوانن کاری لەسەر بکەن چونکە بەڕاستی ئێستا گەر ئێمە هەم سیاسەتی ئەمریکا لە عێراقا بخوێنینەوە کە نانێ وەزعەکە لەوە زیاتر تێک چکەوان استراتیژی خۆیان هەیە ئەم استراتیژی چ ئەمریکا داینەوە چ ئێران داینەوە بۆ عێراق بۆ لە ژینگەیەکی ئارامە استراتیژەکان جێبەجێ بەڵام کە پەرتەوازە بوو استراتیژەکەی لەجیانی ئەمریکامە لە دوای جەنگی جیهانی دووەمەوە ئەمە بۆ یەکەم جارە ئەمریکا دایم لە استراتیژا سەرکەوتوو بۆ نمونە با من استراتیژی جەنەڕال جۆرج مارشال پێ لە پێش جەنگی جیهانی دووەم ئەوە بکە بڵێن نازیزم لە ئەوروپا ڕوخە جۆرج واشنتۆن ببوورە جۆرج مارشال استراتیژێکی هەبوو بۆ 50 ساڵ بۆ 100 ساڵ بوو ینی استراتیژی ئەو بکە دوای ڕوخانی نازیزم ئەوروپا چۆن بنیاد بنێتەوە ئاوادانی کاتەوە بە پارە و پولی ئەمریکی و ئەوە یەکەم جار بۆ ئەمریکا لەو ڕوانگەیەوە هاتنەوە سیاسەتی دەولی و هەر لەم ڕوانگەیەشەوە بوو پاوەن کە دراوێکی عالەمی بوو بە دۆلار کە ئێستا دراوی عالەمیە ئەم استراتیژە بۆ ینی ژینگەیەکی ئارام بوو لەسەر ئەو ژینگە ئارامە توانی بنێن بەڵام ئەمریکا لە دوای 2000ەوە پرۆژەی بۆ شەرق ئەوسەط پێشدامە استراتیژی پێ بەڵام ئەم استراتیژانە دایم فەشەلێنێت تۆ سەیریکە ئەو استراتیژەی کە پێشوو هەیەی دایمەن سەرکەوتوو بە بەڵام لەوەتەیە ئەم استراتیژە دایم استراتیژی ئەمریکا لە مەنتیقەکە فەشەلێنێ بۆ فەشەلێنێت چکە استراتیژ پێویستی بە ئەتمۆسفێرێکی یانیوەتە پێویستی بە کەش و هەوایەکی لەبار هەیە ئارام هەیە بۆیە ئەو مەسەڵەن بۆ نمونە ئێستا ئەو استراتیژی کە ئەمریکا دایناوە بۆ شەرقی ئەوسەط کە جێبەجێ نەبوو ئەو ینی مەسلەی سیراع بوو لە شەرقی ئەوسەتا قەزەی فەڵەستینی قەزەی ئیسرائیلی قەزەی ئەتۆمی ئێران جا دوای ئەوە بەهاری عەربی سەریهەڵدا ئەنجا ئیرهابی نێودەوڵەتی سەریهەڵدا ئەوەی ئەفغانستان مەسەلەی قاعیدە و تەحولی بۆ داعش و ئەمانە کۆمەڵێک قەیران و کۆمەڵێک سراع و کە شەرقی ئەوسەتی هەمووی لەبەرێک هەڵوەشان و ئەو استراتیژی ئەمریکای نەک هەر نهێنایەتی ینی پێچوانەی بۆ پێچوانەی ئاماجە گشتەکەی ئەمریکا بوو وە ئەمریکا بۆ شێوەیەکە ینی ئۆکۆڵە فۆزاڵی عێراقا دروستکە نە مەسلەی عێراق بە تایبەتی عێراق ساغ بۆتەوە بەسەر ئەمریکایە بۆتە هەتا ڕۆژێک عێراق بچێتەوە سەرسکەی خۆی بچێتەوە سەرسکە دیموکراتیەکەی بچێتەوە سەرسکە ئاوادانکردنەوەکەی ئەوە ئەمریکا ئەوەنە لە ڕووی سیاسەتی نێودەوڵەتیەوە سوودی لێ وەرەگرێ بەڵام ئێستا کە وەزعەکە گژینگەکە لەبار نییە ئەویش ئەو استراتیژێکی هەیەی ئەمە استراتیژە عامەکەیەتی کە هەرێمی کوردستانی ڕەنگە جوزئێک بێت لەم استراتیژەی ئەمریکا بۆیە ئەو مەبەستیەوە نیە بەتەواوەتی ئەم مەنتیقەیە وێران بێ و سیراع هین بێ ئەمە ئەگەر بێنە سەر هەمووی هەوڵەکانی ئەمریکا بوو بۆ ئەوی کە شەڕی ناوخۆ لە هەرێمی کوردستان نەمێنێ و ئەو دوو ئیدارەیەک بگرێتەوە و بەڵام ئیدارەکە خوانێکیان نەگرێتەوە سەردارەکەی مەکۆڕک بۆ لای ئەم هێزانە ینی چی دەخوێنیتەوە چی دەبینی تبینی ئەوەی کردووە کە ئەوە پێی باشە کە دەوڵەتی عێراق هەنگاوی گەورەی ناوە خەریکە بێتەوە بە مەسلەی عێراقی بوون مەسلەی دەوڵەتی عێراقی زیاتر بەرەو دەوڵەتێکی مەدەنی هەنگاوانێ لەوەی کە بێتە دەوڵەتێکی میلیشایی کە بێتە ئەو دەوڵەتانە کە دەستێوەردانی دەرەکی هەبێ بۆ ناو عێراق پێویستە سیادی عێراقی بگەڕێتەوە و ئیرهاب نەمێنێ هەبی تایفی لە عێراق نەمێنێ ئەمە سیاسەتی ئەمریکای بڵێنڵێ بە لەم کاتەیە پێی باشە باوەڕ هێزە ناڕازیەکان لەم پەیامانی ئەمریکا تێبگەن بێ تێبگەن بڵێ ئەخ تێگەشتنەکە چۆنە تێگەشتنیوان چۆن تێگەشتنەکە زای چۆنەکە شۆڕ خۆی بێت تێ بەڵام تێبگەن بەڵام تێبگەن بێک مەفهوم تێبگەن ینی بێک ڕوئیا تێبگەن نەک مەسەلەن بستنەوەی گۆڕان بەجیا تێبگات کۆمەڵی ئیسلامی بەجیا یەکگرتوو بەجیا هاوپەیمانی بەجیا تێبگا
ئەنی پێویستە تێگەشتێکی مشترک هەبێت بۆ وەزعی عێراق بۆ سیاسەتی ئەمریکا بۆ پێشبینی کردن یعنی ئێستا بڵێن ئێمە ڕەنگە خاڵی هاوبەشمان زۆرە بەڵام هیوادارم مەسەلەی ئیسلامی و علمانەکە نەبێتە کێشەیەک لە بینی ئەم دوولەمە من ئەزانم ڕابردامە کێشە نەبوو بەڵێ لە ڕابردووەکی دوورا کێشە بووە بەڵام نیش ئەوەی لێ خوێنمەوە کە بسەکرانەوەیکی زۆر دیارە بەتابەتی لایەن کۆمەڵی ئیسلامیەوە کە ئەوێت تەوژمی ئیسلامی بەرەو ئیسلامیشی کراوەتر بەرێت جیاواز لەو ئیسلامە سیاسەت و نتیجەی کە لە دەوروبەرا هەبووە و بێ خۆی بگونجێ لەگەڵ هێزە علمانەکانە علمانەتی پێ کافر نەبێ و یەکگرتووی ئیسلامیش تقریبا تەبەنی ئەوە کە لەگەڵ ئەم هەڵبەت پەیوەندی بە علمانیەکانی شەوەیە کە ئەمانە تێدەگەم ئەمانە کراوە بنێنێ بەڵێنی مەبەستم ڕاستەیە کە بەتەنیا بە ئیسلامیەکان ناگرێت بەڕاستی ئەمە ڕەنگە دەسەڵات بۆ نمونە ئەگەر بکرێت ئەمە لە خیال و ڕوانگەی بن حەز ناکەم پێویستە بەرنامێکی لەسەر بەنسمەوە بوارەوانێ زۆر باش بەڵام ئەگەر هەمویان ئەمانە هەمویان یەک تێگەیشتیان هەبێت هەر بۆ ئەوە بۆ سیاسەتی ئەمریکانە بۆ سیاسەتی خلیجیش و بۆ سیاسەتی تورکیاش و بۆ ئێرانیش یەک ڕوئای مشترکیانە کاڵم یەک ڕوئای مشترکیانە بێ ئەوە نییە بکەونە ژێر تەوژمی ئەم سیاسەتانەوە نە چۆن بزانن محارەبەی بکەن و چۆن بزانن ئیسفادەشی لێ بکەن لە هەمان کاتە بۆ ئەوەی کاوەکو مامەساوتی من زۆر تێدی و قسەیەکەم کاتیەوە هاتووە ئەم لایەنانە دەسەڵات لەمانە وەرگرنەوە ئەمانە ببن بە نوێنەری ڕاستەقینەی هەرێمی کوردستان من زۆر دڵخۆشکەرم بۆی کە مەسەلەن هێزانە کە ئێستا باسی مادەی سەڵچ دەکە کەواتە خەریکە مەسەلەن لایەنی نەتەوەی و لایەنە قەومیەکەی پێگرنگترە لە لایەنە مەسهەبیەکەی ئەمەش بۆ خۆی گرنگە مەسەن ئەو لە ڕوانگەی مەسەبی خۆیەوە بێت پرۆسەی نیشتیمانی نەتەوەی خۆی بنیاددا مادەی سەڵچ ئەکتیڤ کاتەوە برە و بۆ فیدراڵی کە لە هەرێمی کوردستانە برەوی پێبدا و لە مستەقبەلێکی تر بیکاتە قەوارێکی سەر بە خۆتر نەگەوەکو ئەو لایەنانەی کە بەبێ ئەوەی زمینە هەبێت هەرێمی کوردستانە بەم ئاڕاست زۆر باشە کاگە سەعید دەگوتری ئەگەر بێت و ئەم جارە ئەم هێزانە ئەوە فەرامۆش بکەن کە ڕووی داوە و ئاکامە خراپەکانی ئەمە هەڵبژارنە بخەنە پشتی خۆیانەوە و وەڵامدانەوەیشی باشیان بۆ ئەو چاوەڕوانیانەی خەڵک نەبێت کە لە ئێستادا هەیەە لەم هێزانە بەڕاستی ئەمە لە ئایندەدا کاریگەری خراپی دەبێت بۆ سەر پێگە جەماوریەکەی ئەم هێزانە لە هەرێمی کوردستان ڕێز لەو بارەوە دەڵێ چی؟ وەکو کاشۆڕ باسم کرد ئەوەی ئەو لایەنە بەردەوام دانەوێت خەڵک بەڕاستی مەیوسکەن بێ هیوا و بێ ئومێدکەن دانەوێت ئەوەی کە مەبەستیانە خەڵک بەڕاستی بەرەو دەنگدان و سندوقی دەنگدانیش نەیە بڕای بە پرۆسەی دەستا و دەستکردنی دەسەڵاتش نەبێ لە ڕووی دەنگدانەوە بەڵکو زۆر لەوانەیە حەز و تەبەنی ئەوە بکەن کە توندوتیژی دروست بێتن بەڵام وەکو باسم کرد ئێمە بەردەوام دەبێت ئومێدە بە خەڵک بەخشینەوە بڵێ ئەم خەڵکە جارێکی تر ئێستا بڵێ نەڵێ فێڵێکی زۆر لە خەڵک کرا دزیەکی زۆر لە خەڵک کرا چکە ئێمە بەرەی خەڵکین بۆیە ئێمە باسی خەڵکەکەین ئێمە لە بەرەی خەڵکین ئێمە لە بەرەی جەماوەرین بەڵام لایەنەکانی تر بەڕاستی لە بەرەی ستەمکار و زوڵم و ستەمن ئەمانە دەبێت لێک جیا بکرێنەوە چکەمە تا ئێستا لە هەرێمی کوردستان زۆر جار لێکمان جیا نەکراوە کە دوو بەرەمان هەیە بەرەی سیێم نییە بەرەی زوڵممان هەیە بەرەی خەڵکیشمان هەیە ئێستامە لە بەرەی خەڵک داین بەڵێ زوڵممان لێکراوە بەڵام جارێکی بەڕاستی دەبێت ئومێد بە خەڵک بدەینەوە ئومێد بە خەڵک ببەخشینەوە وەکو باسم کرد باشترین ئومێدیش بۆ جارێکی دەرگەڕانەوەی بۆ ئەو خەڵکە جارێکی تر ئەو خەڵکە دەنگمان پێ بداتەوە ئەوەی ئێمە یەک تەوژم بین و ئەوەی پرۆژە و قەزیی کوردی هەیەم و لە خۆ بلا باوەش خۆمان بگرین و خۆمان بە خاوەن قەزیەکەی بزانین بۆ ئەوی جارێکی تر خەڵک بێتەوە بەڕاستی و خەڵکێکی زویر بۆ جارێک دەنگمان پێ بداتەوە بەڵام ئەگەر جیسەر خوا نەخواستە بەو شێوازێ ئێمە دابەزینەوە بۆ هەڵبژارنەکان لەوانەیە چارەنووس وەکو ئەو جارە بێتن و لەوانەشە بڵێم خراپتری گوێ لەبەری چکە ئەو خەڵکی کە نایەت دەنگ بدا زۆر کاتم نەما زۆر سپاس دەکەم دەنگ بە ئێمە جارێکی نایەت دەنگ داتەوە زۆر سپاس دەکەم کاتم نەما زۆر سپاس دەکەم زۆر بەڕێز کاگە سەعید هەرچی ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کە لە ئەستۆدی هەولێری پایتەخت لەگەڵمان بووی هەروەها زۆر بەڕێز مامۆستا بەهرۆز عەلی مامۆستای زانکۆ زۆر سپاس تێشەکەم بەڕێز سپاس بۆ ئێوەش بینەرانی بەڕێز تا لە هەفتەی داهاتوو پێتان دەگەمەوە هەموو لایەک بەخوای گەورە دەسپێرم خواتان لەگەڵ